ڕێز و خۆشەویستم هەیە بۆ سەرجەمەیەوە بینەران میسەرانی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە باڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لەگەڵتانین ئێوەش تا کۆتایی لەگەڵمان. لە دهۆک پیاوێک بەهۆی دروستکردنی مۆلیدەیەک کارەبای ماڵەکەی دابین نەکات. لە سلێمانی پیاوێک ماوەی 6 ساڵە پیشەی فرۆشتن و چاکردنەوەی پایسکلە. لە هەولێر ئەندازیارێک کاری جوتیاری و ئاژەڵداری دەکات. لە ئەنقەرە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت پیشەی دروستکردنی کەلوپەلی جوانکاریە. لە هەڵەبجا پیاوێک بە بەخێوکردنی وشتر ئاواتی سەردەمی منداڵی هێناوەتە دی. دەچینە دهۆک. بێکارەبایی لە دهۆک وای لە کابرایەک کردووە لەو شارە کە بتوانێت داهێنانێکی نوێ بکات. ئەو لە ڕێگەی بەکارهێنانی چەندین کەرەستەی ئاسایی مۆلدێکی کارەبایی بۆ ماڵەکەی خۆی دروست کردووە و لەو ڕێگەوە کارەبای ماڵەکەی خۆی دابین دەکات. بەشێک لە داهێنانی ئەو هاوڵاتیە دەبینین. بقى كهرباء وتشيكي شمال اللي بخوبون سي كهرباء كدرستي واضح. اسمع سعودم وكارمي جمرياري زر شويه جمرياري ما از رابي مدرس كنا والدي كي وكو هزراوي كي مثلا 24 فولتي درباس بت بتا 220 فولت واصي هندا جرديلا و قايشوانا يعني فكره مالي زيادة اللي قوتاوي فراوي حتى كو 220 درجة واسوي كهرباء داوين كم بمالخا وجل جراجك مثلا هاجي كهرباء نبجيك اسوي كهرباء عام جنيم يا مالي جنيم اگر كهرباء عام تم كونديتير تشيكلي اگر قبل كهرباء عام كيفي ربع كشاش امبيرادت افج مثلا فلاوين نكون مثلا اقلا حركه بكت وبتنش فلاوين كي بيجيك مثلا ابقى حركه وصل زفرتها بيك هتا ماليدي بخوب هما ابخو دينامو 220 وزايدا موتور كي 24 فولتي هزرشي هادي هادي مثلا كهرباء نين الكردستاني من يدس بيجي كواس كهرباء دابين كي بمالخو وجاز رابي ممكن افان تشتا مثلا هاريكاريا قايشاب هاريكاريا جوان جردي لوان فلاوينا وقتي بهوا كده وهنا جوجل جابا وقتي كهرباء تشكا فلاشي هنا دوتا مغناطيسي كي مازن زۆربەمان بە بینینی باسکیل یا دەورەیەکی دەورانی منداڵیمان بیردێتەوە. هاوڵاتیەک لە سلێمانی لە ساڵانی 50کانەوە تا ئێستا خەریکی فرۆشتنی پاسکیلە. ئەو دەڵێتەوە پاسکیلانەی پێشتر لە بەریتانیا و ئەهێنا و لەو سەردەمەدا کەمتر لە کوردستان کەسێک پاسکیلی دەفرۆشت. ئەو ئەوەندە خۆشەویستی بۆ کارەکەی هەیە دەڵێ کاتێک کە مردم پاسکیلێکیشم لەگەڵ بنێژ. من ناوم سليمان عبد الله صالحان ناسان بسليماني أبكا دوكاني باسخانمانه لسالي 54 براكم وكيل شركة بريطانيا بو براكم وكيل شركة بريطانيا بو لبريطانيا وباسليمان بوها بقناة سويسا بلبنان تقريبا أو وقتها أو شركة باسكيلي روج بو وكان شركة كشيابو لسليمانيا لە 56 بووین بە وەکیلی پاسکیلی ڕۆج پاسلەیەکی ئینگلیزی ئەسڵی بوو. ئەو وەختامانە بە 13,500 بە حازری بە قەزی ژەمانە بە 18,000 بە قەرزەمان فرۆشت پێشەکی 2 دینار بات و مانگی بە دینارێک. پاسلێکی زۆرمان بڵاو کردەوە لەو کاتا و لەو مەوسما. لەو پێش کەسی کە نەیەهێنا هەتا وکنێ پاسکیلمان هەبوو لە ساڵەکانی 50 کە ئەمانە بەکرێ بە سواربوون بۆ خەڵق. یەکێک زەلامێک پاستەکەی پەنچە کردبوو لە قەزازەکانەوە خستبە سەرشانی پیانوت مەڕۆ کاکە و چەقۆمان بۆ تشکردەوە یعنی ئەوە پاسلی کەم بوو وای زانیێمە مەکینی چەقۆ تشکردنەوەیە ئەوە پاسلی کەم بوو. پاسکیل گران بوو پارە کەم بوو خەڵق نەیەتوانی بیکڕێ بەکرێ سوارە بوون بە سەعات پاسلی کۆنە سەعاتی بە
چل فلسو پاسکی تازە بە 120 ئاوهی بەڵێ وەسێتم ئەوە بووە کە مردم پاسکلێ بخەنە ناو قەبرەکەمەوە لەبەرەوە خۆمی هیوایەتم لەگەڵ پاسکیلایە لە هەزاریش جار بەجار هە سواری پاسکلێ بم کە ئێستا و پاسکلێم ماوە جار بەجارگە سوارێ بم. زۆر جار خەون و خولیاکانی منداڵی لەگەڵ تێپەڕینی کاتدا لەگەڵمان گەورە دەبن گەنجێک لەگەڵ ئەوەی کە بڕوانامەی ئەندازیاریش بەدەستێنێت بەڵام ئەگەڕێتەوە بۆ ڕابردووی خەونەکانی منداڵی لێرە دەهێنێتەتی ئەو ڕوو دەکاتە جوتیاری و ئاژەڵداری کە یەکێک لە ئاواتەکانی سەردەمی منداڵی بووە. من ناوم دیاری ئاراز کاک ئەحمەدە لە دەرەوەی وڵات هەندەسەی میعماریم تەواو کرد بەس دوور لە شەهادەکەم حەزم لە ئیشی کشت و کاڵی و حەیوانداریشە حەزم لەوەی نەبوو تەعین بم تەعینی بێن حکومەتی بووم ئەو ها فێرم کردینە لێ ڕاهاتینە هەموو سبێنان کە دێم کە گا خواردن شتیان لە بەرکم دێم پەلکە نامی ورکە نامی لە بەرکم دەنێم کە دێم بە خواندێ بری ئەمن هەر لە منداری ڕاکەیفم بە حەیوان شتیوە هاتیە بیدایەتی جیسکەکەم هەبوو جیسکەکی کچکەم هەبوو دوایە کە ئەوم کڕی سەبر ئەوم فرۆش هەندێک بزنم کڕی بزنەکەم کڕی وەچێ ئەو بزنەی زیادم کرد دوایە گەیشتمە عەدادیە و مەشغوڵی خوێندن و ئەو شتانە بووم کە مەشغوڵی خوێندنێ بووم هاتمەوە ئیش و شتیوها نەبوو مەسەلەن تەعینات و دامەزراندن و شتیوها نەبوو ئیشی کەرتی تایبەتیش ئیش نەبوو هەستام لێرەش بام ئەو ئیشێ دەکرد هەستام گوتم بە هەر بە بزنەکانم فرۆشت ئەو چێرەم کڕی ئەو چێرە ڕەشم کرد بەس بڕێکەوە چێرەشی بڕێک توندا پێی خۆش نەگەلێک لێی نێزیک کردیەوە ئەو چێرەم کرێ و گۆلکەی لەگەر بوو پێشی تقریبان سار و نیوەچی ئەو عمری 6-7 مانگ بۆ گۆلکە ئەو نەوع سمینتالی پێ دەرێن نوعشی جوانە دایمە کەفی بە بەشەریش دی ئەنی مەلا حەزە بکەی تەماشاکی لەوانە فەقیرترە زیاتریش ڕادەوەستیتن دایمە هەر نوعیەتەکەی و ها کەفی بە بەشەر دی فێریشمان کرد خۆ چێرەکی هادیە سەبر بەردەوام بووم ئینشاءڵڵا ئەنی ئیمتیازێکی باشی چەند خزمەتیکەی باشترە باشتر ئیمتیازێکی باشی دەبیتن سەبر ئینشاءڵڵا حەز دەکەم بیکەمە مەشروعێکی گەورە ئەو گۆلکە گۆلچی ئەو چێرێکە بیدایەتی گوتم کڕیم گۆلچی ئەو چێرێ گۆلکەشی جوانە نەوەیەتەکەی تەڵقیحی دەستکردە ئەنی کەلدانی دەستکرد ئێستا ئەنی زیاتر ئەوەی بەکارنانن بن نێرینێ بەکارنانن جوانەگای بەکارنانن کەردەری دەستی هەیە دێن تەڵقیح دەکەن ئەو ئیمتیازەکەی ئەوە دەرچۆ گۆلکەشی جوانە دوو مانگ دەبیزایە ئینشاءڵڵا حەزیشم لێ نەبیفرۆشم دەمەوێت لە ئەوەندەی زیادی کەم هەلە ئینتاجی خۆی زیادی کەم ئەمە ڕۆژانە دایم لێرەمە ئەنی وەسێ گوتم ئیشی خۆم ناکەم شەهادەم وەرگرتەوە بەس دایمە کەیفم بە ئیشی فەلاحەتی دێ کە ئیشم نەبی لە دەرە مەسەلەن خەریکی ئیشیت کە نەبین دایم دەم لەگەوانە سەبرم بەوانە دێتن کەیفم پێیان دێتن ئەنی تەماشا ئێستاوە لە دووم دێن لێ ڕاهاتینە لەگەرەوە پاشانە کە ئێستاوە بەجیان دێلم ئیشیت کەم هەیە لێوێن دەردەکەم مەسەلەن هەندێک مریشک و شتی و ها خەرچی داروبار و ئەو گەنم و شتیوها خەرکی ئەو گەنممان چاندیانی تەماشا دەکەم زان بۆڕی سۆندە لە چێتاقی لە چێ نەقسی ئاوی باش ناگرتەوە تەماشا دەکەین چای دەکەن ئینشاءڵڵا مە سارانە ئەو عاردەی مەوسیم 2000 بەکاردێنم
لە زستانان گەرمی لە دەچینی لە هاوینانش گەرمەشامی لە دەچینە و گەرمەشامیە کەمیەکی زۆر دەکەین بەس ئەو قسمەمان جێڕایەوە لەو حیوانەکان خۆمان بەکاری دەینم لۆ علەف و قوتاقەتی باشە خاستن لەو شیری ینی قیمەی غیزایی ناو شیرەکە زیاد دەکات ئەو پاشی ئەوەی ئەوە لە هاوینان ئەوەی دەچین لە مانجی 6 هەتا مانجی 11 دەیدورینەوە پاشانەکە لە پاش مانجی 11 عاردەکەی دووبارە بەکاردێنینەوە لۆ گەنمی یان لۆ جۆی تقریبا شەهادەکەم بەلانەیە زیاتر ئەو ئیشەی دەکەم بەردەوامی دەمچی کە چینی ئیشی فەلاح لای پیرۆزترین ئیشە هەموو مجتەمەعیش ئیشی بە ژیانی لەسەر ژیانی شارەکان وڵاتەکان لەسەر چینی فەلاحە ئەو کاتی کە دەمخینت لە دەرەوە دەمخینت فکرم هەر لێرە بوو فکرم لەسەر ئەوەی بێمەوە لێرە چ بکەم چ نەکەم چ دروستکەم چ بەرەو پێش ئەو کاتی کە ڕسمی حەفلەی تەخەڕوجی شەهادەکان دەدانێ کە ڕسمەکانمان دەگەر ئەم حەزم لێ بوو فکرم لەسەر ئێرە بوو بێم زۆر زانی چەند لێوەندەر دەچم سەردانی چێرگەکانی وێندەرم دەکرد چێرگەکانی وێندەر دەکرد بزانم چ هەیە لێوەندە لێرە چەند موادم لەگە خۆم لێوەندەر هێنا مەسەڵەن هەندێک پێی شتە بوو کە ئەشیا هەبوو مواد هەبوو لێرە نەبوو لێوێندەر هەبوو گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە ئەنقەرە هەستاوە کارگێکی کردوتەوە لە ڕێگەی داتاشینی بەردەوە کۆمەڵێک کەلوپەلی جوانکاری دروست دەکات ئەو لە پیشەکەی بەردەوام و ئەڵێ هیواکانی بۆ ژیان وای کردووە کە لە ئیشەکانیشی بەردەوام بێت بە شێوازێکی جوانیش لە داتاشینی بەرد کەلوپەلی جوانکاری بۆ ئافرەتان دروست دەکات. Ben doğuştan bedensel engelliyim. Ez wek kêmendam ji dayek bûme, zewicî me du zarokê min hene. Di vê kargehê de ku hevkariya şaredariya çûbûka Anqerê û ajanseke taybet ve hatiye vekirin, ez kevirên ji gundên derdortên berhevkirin dinexşînim. Girîngtirîn taybetmendiya van kevirên ku wek kevirê Agat têzanîn ew e ku piştî teqîna volkanîk pêk tên û wek çovikin. Tenê li herêma çûbûkê tên derxistin. Sabah ilk geldiğimizde iş planımızı yapıyoruz. Bu iş planı doğrultusunda Sibehî zû li vir pêşî plana xwe ya kar dikim. û dovra jî ez keviran ji hewzan hildigirim û li gorî şiklê nava kevir em kevir parça dikin. Ji bo vî şiklî bawayekî sexlem derxînin. Piştî ku me makîneyan de parça kirin, em vî parçeyê xwe dişon. Merheleya din jî ez ser maseyekê bi pênûs vî şiklê nava kevir de xêz dikim û dîsa dora kevir qenc jê dikim. û ji bo berqandina kevir em diçin bal makîneyeke din. Piştî van merheleyan berhema me derdkeve holê. hayal ettiğiniz boyuta göre Li gor xeyalên xwe hûndkarin kevirên xwe hunera xwe binexşînin. Mebesta min e ku ez vî karî fêrî kêmendaman bikim. Eger merev bixwaze û xêretkeş bibe dikarê her tiştî bike. Kêmendamiya min di pêşiya armanc xeyalên min de astengînîne. Ez vir gor daxwaze, tizbîh, gustîl, guhar û kel û pelên ciyawazên bo xemlê çê dikim. Niha berhemên xwe li ser înternetê difroşim û dixwazim di bazara cîhanê de jî berhemên min werin belav kirin. زۆر نەو کەسانەی کە خولیای بەخێوکردنی ئاژەڵیان هەیە بەڵام پیاوێک لە حەڵەبجە هەر لە منداڵیەوە حەزی لە بەخێوکردنی وشتر بووە ئێستا ئەو چەند وشترێکی لە ماڵی خۆیدا هەیە و ئەتوانیوێتی جێگایەکیان بۆ دابین بکات بۆی کە بە شێوازێکی باش بەخێویان بکات ئەو ئەڵەیە لەبەر ئەوەی لە وڵاتی ئێمە لەو جۆرە ئاژەڵانە کە من ئەوێت پەرە بە بەخێوکردنی وشتر بدات و لە بەرهەمەکانیشیان بە شێوازێکی جیاوازتر کەڵک وەربگرێت. Good. Yeah.
حیوانێکی زۆر ئاجباتی لە وڵاتی ئێمە بە دەگمەن نەبێ نییە منیش حەز دەکەم ئینتیمان بم بە شتێک کە لە وڵاتەکەمە نەبێت و تۆزە عەجیبی بێت. بیرم لە وشتر کردەوە وشتر حیوانێکی زۆر پیرۆزە بە حکمی ئەوەی کە مەڕی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم لەبەر ئەوە زۆر ئینتیمام داوەتێ و حەز دەکەم وشتر بەخێ بکەم. هەم بۆ جوانی وڵاتەکەیشم و هەم بۆ ئیسیفادەی یعنی زۆر شت ئەگەڕێتەوە بۆ بەرووبووم و شیر و داهات و ئەو شتانەی کە ئەڵێن بۆ چەنەها نەخۆشی بەکاردێت. وەڵا سەرەتا من زۆر هەوڵما بۆ بەدەست هێنانی وشتر و ئەمانە ئیتر لە ڕێگەی برادێکۆ من ئەمانەم دەستکەوت لە خواری جنوب بۆ هێناویان ئیتر دەست بەدەست تا گەشتە دەستی من و بەچکە بوون لە لای من ئەلحەمدوللا ئێستا گەورە بوون و ئیتر خەریکن ئەبن بە دایک و باوک و ئەوانە ئیتر من هەر بە خێویانەکەم و هیچ ئیش و کارێکیان پێ ناکەم. وەڵا ئێستا ماوێتی تۆ شتێکە نێژی هەتاکو نەکاتە کاتی خۆی بەرووبوومەکەی بەدەست نایەنی ئەویش نەگەیشتۆتە کاتی ئەوەی کە بەرووبوومەکەی بەدەست بێنیت و ئەمانە ئیتر ئیشەڵا بە تەماهین لە ئێستا و لە بەران بگرن و ئیشەڵا بەرووبوومیان هەبێت و شیریان هەبێت و چەند شتێکی کیان هەبێتوانە. تەلەفۆن بۆ کاڵێ وەڵی کاکە نەخۆشمان هەیە دکتۆر یەک پیاڵە شیری وشتری بۆ نووسیوە ئیتر بۆ ئەڵێ بۆ ئەنواع نەخۆشی بەکاردێ هەتا ئەم نەخۆشی سەرەتان و ئەنواع نەخۆشی هەموو نەخۆشیەک هەتا بۆ بورانەوە هەتاکو بۆ سەر گێژ خواردن و سەر ئێش و ئەوانە سەر ئێش و ئەوشتانە یعنی بە زۆر شتی تر یعنی بەرووبوومەکەی ئەوەیە تۆ ئەگەر لە وڵاتەکەتا ئینتیمان بێ بەهۆشتر ئەو دەوا پیرۆزەی لابێت و دەست بکەوێت زۆر مهمە چون من بۆ نمونە باسم کاک محەممەد شوێ لەم شەوانە لە کەناڵێکا بینیم نازانم چ وڵاتێک بوو یەک پیاڵە شیری وشتر ئەوی بە 25 دۆلارە لە وڵاتە بەس بۆ دەوە ئەبجا شیری وشتریش با پێ بڵێم نا ئەکرێ بە ماست نە ئەکوڵێت هەر بەکاڵی کە هێنی کرد ئاوی دەبێت دۆشرا ئیتی شیفایە بۆ هەموو نەخۆشیەک. ئەم شترای من لە دەروێن ناچنە ژوورۆ لە دەرەوە ئەخەون پاڵێنەوە ئیسلاحەتی خۆیان ئەخەون جا بە حکمی ئەوە احتیمالە ئەمانە زۆر هیوایەتیان شوێنی فێنک و سارد بێت بەس لە هاوینە کە منی هێنا من ئاگام لێ بوو بە گەرماکە زۆر بێتاقەت بوون هەتا ئاومەکرد بەسەر و گویانە پێیان خۆش بوو کە تەڕمەکردن بە گەرما ئیسحازن بەس بۆ فێنک شوێنی فێنک و ئەمانە وڵاتی ئێمە زۆر گونجاوە بە وشتر ماکاکە ئەو فرۆجی دوو لە کوردستان 24ەوە بە بەرنامەی هەفتانە لەگەڵتان بووین هیوادارم کە بابەتەکانی ئەم جارەش گەڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت تا پێگەشتنەوەی کتر هەر شاد و بەختەوەر.